وەزارەتی ناوخۆی ئەفغانستان پشتڕاستیەوەی کرد گەماروی چوارژێمێری باڵۆزخانەی عێراق لە کابۆڵ بە کۆتایی هاتووی هێڕەشبەرەکان لەلایەنی هێزەکانی ئاسایشی ئەفغانیەوە کوژران. دەوڵەتی ئیسلامی خۆی لە هێڕەشەکەدا بەرپرسیار زانی. لاشەی 14 شەڕەکە لە نێوان حیزبەڵای لوبنان و گروپی جەبهەت فەتح الشامی سەر ئەڵقاعیدا پاش ئاگر بەسێک لە ئەرساڵ ئاڵوگۆڕ کران. تەقینەوەی ماشینێکی بۆمبڕێژکراو لە مەگەدیشو 6 کەسی کوشت و 20 بریندار کرد. دەمەودەست کەس بەرپرسیارەتی ڕانەگەیاندووە. ئەلشەهاب لەم دوایانەدا چەندی تەقینەوەی خودکوژی ئەنجام داوە. دەوڵەتی ئیسلامی دەڵێت هێرشێکی کوشندەی کردوتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیکی بە پاڵپشتی ئەمریکا لە باکووری ڕەقا. دەیان شەڕکەر و هاوڵاتیانی سڤیل کوژراون. هێزەکانی دیموکراتیکی سووریا دەڵێن دەستیان بەسەر نزیکەی نیوەی پایتەختی داعشدا گرتوون.